کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئامادەکاری بۆ هەڵبژاردنە چاوەڕوان کراوەکەی ئەم ساڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ دەکات و داوا لە دەنگدەرانی نوێ و ئەو دەنگدەرانە دەکات کە کاتی دەنگدان کێشەی کارت و پەنجەمۆریان بۆ دروست بوو سەردانی بنکەکانی کۆمیسیۆن بکەن. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە پەیامی ڕاگەیاند لە ڕۆژی سێشەممە 25 ئاداری 2025ەوە نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری دەنگدەران دەست پێ دەکات. پرۆسەکەی 1 مانگ دەخایەنێت و تا 25 نیسان بەردەوام دەبێت. لەو ماوەیەدا دەرهێنانی کارت بۆ دەنگدەرانی نوێ و کێشەی نەبوونی کارتی دەنگدان و نەخوێندنەوەی پەنجەمۆر و سەرجەم کێشەکانی دیکەی دەنگدەران چارەسەر دەکرێن. پێویستە دەنگدەران لە ماوەی ئەو 1 مانگەدا سەردانی بنکەکان بکەن بۆ دڵنیابوونەوە لە کارکردنی کارتەکانیان و خوێندنەوەی پەنجەمۆرەکانیان یان هەر کێشێکی دیکە لە تۆماری بایۆمەتری. هەر دەنگدەرێکیش کارتەکەی وێنەی پێوە نەبێت ناتوانێت دەنگ بدات و پێویستە کارتەکەی نوێ بکاتەوە. پرۆسەکە لە پێناو ئامادەکاریە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە کۆمیسیۆن دەڵێت دەبێت بەر لە کۆتایی مانگی 11 ئەم ساڵ ئەنجام بدرێت، بەڵام تا ئێستا ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردن دیاری نەکراوە کە دەبێت لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بە هەماهەنگی و ڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دیاری بکرێت. بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دایکبوانی 2007 کە ئێستا تەمەنیان گەیشتووەتە 18 ساڵ دەتوانن دەنگ بدەن، بەڵام پێویستە پێشوەختە خۆیان لە پرۆسەی تۆماری بایۆمەتری تۆمار بکەن و کارتی دەنگدان دەربێنن. بەشداری گەنجانی تەمەن 18 ساڵ بۆ یەکەم جار لە هەڵبژاردندا مافێکی گرنگی ئەو نەوە نوێیەیە تا لە ڕێگەی هەڵبژاردنەوە گوزارشت لە ڕاو بۆچوونی سیاسی خۆیان بکەن و کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی دەبێت. بۆیە پێویستە لە دایکبوانی 2007 بە گەرم و گوڕیەوە بەدەم پرۆسەی خۆتۆمارکردنەوە بچن و کارتی دەنگدان دەربێنن. لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە ساڵی ڕابردوو بەڕێوە چوو دەیان هەزار دەنگدەر بەهۆی نەخوێندنەوەی پەنجەمۆر و نەخوێندنەوەی کارتی دەنگدان و کێشەی دیکەوە نەیانتوانی دەنگ بدەن لە بەشداری لە هەڵبژاردنەکە بێبەش کران. سەردانی هاوڵاتیان بۆ ناوەندەکانی تۆماری دەنگدەران لە پێناو نوێکردنەوەی کارتی دەنگدان و چارەسەرکردنی کێشەکانی تۆماری دەنگدەران هۆکارێکی گرنگە بۆ ڕێگری لە ساختەکاری گەورە لە هەڵبژاردن. ئەگەر هاوڵاتیان کارتەکانیان وەربگرنەوە بەشداری کارا لە هەڵبژاردندا بکەن، ئەوە دەرفەتی ساختەکاری کەم دەبێتەوە. بە پێچەوانەوە وەرنەگرتنەوە و نوێنەکردنەوەی کارتەکانی دەنگدان دەرفەت بۆ دەسەڵاتداران دروست دەکات تا ساختەکاری زیاتر بکەن و پرۆسەی دەنگدان بەلاڕێدا ببن.